سڵاوی مەحەمەدنووری و NRTتان لێبێ خۆشحاڵی لەم ڕووماڵە تایبەتە بە دیداتان شادە بینەوە. ئەمڕۆ مەلەفی شەنگار هەڵدەدەینەوە. زۆر وترا، زۆر نووسرا لەبارەی شەنگالەوە. زۆرمان لەبارەی شەنگالەوە بینی. ئەم مەلەفە بەکوێ گەیشت؟ ئایا شەنگال فرۆشرا، خیانەت لە شەنگال کرا؟ ئایا هێزەکانی زێرەڤانی و پارتی کە لەو ناوچەیە بوون بەرگیان نەگەر یان حاڵەتەکە کتوپڕ بوو و چاوەڕوان نەکراو بوو؟ ئەو تۆمەت و ئەو ڕەخنەوانەی لە پارتی دەگیرێ لەم مەلەفەدا ئایا پارتی بە هەندی وەردەگرێ یاخود لای وایە ئەمە ڕق و چینەی چەند حیزبێکی سیاسیە بەرامبەر پارتی؟ سەرۆکی هەرێم بڕیاریدا لیژنەیەک دروست بکرێت و لیژنەیەک دروست کرا بۆ تاوتوێکردنی مەلەفی شەنگال. بۆیە وەڵامی ئەو پرسیارانە باتەوە چی لە شەنگال ڕوویدا؟ ئایا ئەم مەلەفە جێبەجێ دەکرێت و ئەو کەسانی بەرپرسی حیزبی و حکومی بوون لەو ناوچەیە و ئەو ناوچەیە وا بە ئاسانی کەوت دادگایی دەکرێن و محاسبەی یاسایی دەکرێن؟ یاخود ئەم مەلەفەش وەکو مەلەفەکانی تر تۆز لێ ئەنیشێ و کەس بەلایە ناچێ؟ بۆ قسەکردن لەبارەی مەلەفی شەنگالەوە و قسەکردن لەبارەی ڕەوشی ئەو مەلەفە لە ئێستادا میوانداری لە هەولێرەوە سعید مەموزینی کارژێڕی لقی موسڵی پارتی دیموکراتی کوردستان و لە سلەیمانیەوە بێستون بنگردی ئەندامی سەرکردایەتی پارتی پارێزگارانی کوردستانمان کردووە. سوپاسانەکەین. کاک سعید، سوپاسی ئامادەبوونی تۆش دەکەین و سەرەتاش خوا موبارەکی کالێت. زۆر سوپاس. ئەگەر ئەو پرسیارە بکەین مەلەفی شەنگال گەیشت بەکوێ؟ خۆی شنگار مەوزوعەکە لەو پارتی زۆر مهمە، زۆر گرنگە، زۆر بایەخی پێدەدات و ئێستا پێشمەرگەیەکی زۆر لە مەنتەقەی شنگاردانا و حرەکەش هاتۆتەکردن بۆ ئەوەی شنگار ئازاد بکرێت و پێش ئازادکردنی شنگار هەندێک شوێن ئازاد کراوە و شنگار بە نسبەت پارتی دیموکراتی کوردستان کوردستانە و بەشێکی جیانەکراو لە کوردستانە و هیچ کات دەستبەرداری شنگار نابیت پارتی دیموکراتی کوردستان و لە هەموو کەس زیاتریش پارتی دیموکراتی کوردستان قوربانی بۆ شنگار داوە. بە بێگومان جەنابی سەرۆک خۆی ڕاستەوخۆ مداخەلەی لەو ئیشە کردووە و لێژنەیەک دروست بووە و ئەوانەی کە دەستێکی خراپیان هەبیت لەو مەلەفە یان لە مەسائلی شنگار بە بێگومان ئازاد دەکرێن، بەڵام خۆ بێ تەحقیق و بێ لە کۆلینەوە ناکرێت تۆ کەس سزا بدەیت. ئەم مەلەفە تۆ چۆن چاوەڕێیەکەی؟ یعنی ئەم مەلەفە بینیمان لە پێشووە لیژنە بۆ هەموو شتێک دانراوە، لە بەلوعەی ماڵێکەوە لیژنەی بۆ دروست کراوە تا گەورەترین مەلەف کە ئێستا هەندێک کەس مەلەفی شەنگار وەکو مەلەفێکی خیانەتی نیشتیمانی کەینە سەری و ئەو قسانەشی کەوتراوە لە سەری باسی دەکەن. ئەمە قسەی ئێمە نییە. لا دوایە ئەم مەلەفە سەرۆکی هەرێم بە جددی وەریگرتووە تحقیقەکە لە کەم تەرخەمەکان یاخود ئەم مەلەفەش تۆزی لێنیشە؟ خۆی من تەسەور ناکەم کەس وەکو سەرۆکی هەرێم دڵسۆزی شنگار و مەلەفی شنگار و هەموو کوردستان بیت و ئەو لێژنەیە کە دانراوە و لێژنەیە خۆی لێکۆلینەوەی خۆی دەکات و دواتر نەتیجەی ئەو لێکۆلینەوەیە دەکرێت تۆ بزانیت کە کێ مقەسەرە و کێ مقەسەر نییە لە مەلەفەکە. وەکو گوتم تۆ ناکرێت بە پێش حەدەس بکەوی پێش ئەوەی لێکۆلینەوە بکەی یان تحقیق بکەی کەسێک سزا بدەی. من بڕوام وایە سەرۆکی هەرێم لە هەموو کەس دڵسۆزتری مەوزوعی شنگارەوە و ئەو مەوزوعە یەکلا دەکرێتەوە و شنگاریش ئازاد دەکرێت. ئەوانەی کە باسی بەڵێ کاک سعید کەس هەیە پارتی لە پارتیە دوور خرابێتەوە تەجمید کرابێ لابرابێ سڕ کرابێ لەسەر ئەم مەلەفە لە ئێستادا؟ یعنی سڕکردن تا ماوەیەک تا تەحقیق تەواو بێ؟ خۆی وەکو گوتم لە دوای ئەنجامی ئەو لێکۆلینەوەیە هەموو شت بە دیار دەکەویت، نابی بە پێش حەدەس بکەویت و ئەوەش بەڕاستی
ئیشێکی هەندەسانە نییە تۆ یەکسەر قەراری لەسەر بدەیت. زۆر باشە زۆر باشە کاک بێستون جەنابەت دەندامی سەرکردایەتی حیزبێکی سیاسی لەم هەرێمەدات خوێندنەوەی ئێوە چی ڕوویدا لە شنگال؟ دیارە شنگال بە درێژایی مێژوو کۆمەڵە کارەساتێک بە دوایەکی بێت سەرداهاتووە هەر لە وێرانکردن و تعریبکردن یەکێکە لە قەزا گەورەکانی ناوچە کوردستانیەکان کە ئێستا ناوچە دەبراوەکان مەشهورە. دروستبوونی داعش و هێرشکردنە سەر موسڵ و دواتر سەر شنگال کارەساتێکی گەورەی خوڵقان ئەم کارەساتە تقریبان هاوشەوەی کارەساتی هەڵەبجەیە چکە کۆمەڵە قوربانی زۆر لێکەوتۆتەوە تا ئێستا ینی کۆمەڵە دیاردەی زۆر نوێی لێ پەیدا بوو کارەساتی شنگال وەکو فرۆشتنی کچان و گولە بارانکردن و کۆمەڵە شتتر کە هیچ ئینسانێک ناتوانێت کە ئینسانی بێژدان ناتوانێت ئەم کارە بکە. شنگال ئێستاکانە زامدارە شنگال ئێستاکانە بریندارە شنگال ئێستا پێویستی بە هاوکاریە شنگال غەدری لێکرا بەڕاستی چی غەدری لێکرد؟ ئەم هێزانی کە لەوێ باڵا دەستن یان حکومڕانی ئەوەیان کردووە بەڕاستی غەدریان لێکرد. بۆ ناو ناڵیت لێکرد ئەگەر ناویش بڵم بەلامی و ئاساییە چکە لەوێکانە تۆڵی غەدر کرا لە بەڵێ غەدر کرا. ئەم جوملانی پێشووترە زانی شنگال زامدارە هەمومان شنگالین هەموو کورد متەئەسیفە خەفەتبارە لە حاڵەتێکی تراژیدیایە بەرامبەر خەڵکی شنگال ڕاست ئەمە بەڵام چی غەدری کرد لە شنگال؟ دیارە بەپێی هاوکێشە سیاسیەکان لەوێکانە چێ باڵادەستە پارتی دیموکراتی کوردستان باڵادەستە بەڵام ئەمانە ئەوە نییە یعنی حیزب لایەن سیاسیەکانی تر باشە بۆ غەدری لێکرد یعنی شنگال بەنسبەت پارتیەوە بۆ غەدری لێکرد یعنی پارتی ڕەنگە لە حاڵەتێک لە حاڵەتەکانە بڵێ ڕووداوێکی کتوپڕ بووە داعش هاتووە هێزێک بوو بە چەند سەعاتێک پارێزگایەکی گەورەی مووسڵی داگیر کرد بە کۆنتترۆلی کرد یعنی ئەم هێزە ڕەنگە پارتی ئاگای لێ نەبوو بێ لە پڕا بووە کتوپڕ بووە یعنی بۆچی ئەم تەومەتبارکردنی پارتی لە ئێستا نامەرز نییە پارتی بە شێوەیەکی عام غەدری لە شنگال کرد بێت لەوان ئەو کەسانی کە بەرپرسن لە شنگال کە سەرکردایەتی هێزی پێشمەرگەیان کردو لەوێکانە کە مەسئولی سیاسی بوون لەوێکانە کە ئیداری شنگالیان بەدەستەوە لەوانە ئەمانە کەم تەرخەم بوون لە پاراستنی خەڵکی شنگال و برایزیەکانمان لەوێکانە لەوانەیە ئەم ئۆباڵیان ئەم نەخردە هەموو پارتی یان ئەم کەسانی کە تەرخەمن وەکو کاک سەید مەموزینی باسی کرد یعنی لەوانە ئەم کەسانە کەم تەرخەبن مەسئولی یەکەم بن لە ڕووداوەکانی شنگالدا بۆیە ئەمە ناکرێم حزبێکی سیاسی بە هەموو کەسێکەوە تۆمەتبار بکەین یعنی هەل لە بەرز بارزانی و تا ئیلە ئاخیری بۆیە پێویستە یعنی ئەرکی سەشانی بارزانی شەکە لێپرسینەوە لەم کەسانە کە کەم تەرخەم بوون هیمالیان کردووە لە پاراستنی شنگال و برایزەکانمان کرێ خودە مەلەفە وەکو مەلەفەکانی تر تۆز لێنیشە و کەس ناچێ بەڵام وڵای ئەمە یعنی تەجروبەیەکمان هەیە لە دروستکردنی لێژنە و لێژنەکاری یعنی زۆر لە لێژنەکان بێ ئاکام و بێ ئەنجام دەرچوون بەڕاستی من بە تەسەوەری من ئەم لێژنە هەمان دەرئەنجامی دێ بەس لەگەڵ ئەمەش ئەنجامی کام لێژنەی تر وەکو لیژنەکانی حەفتەی شوبات و کۆمەڵە لێژنەی تر کە دووسکان کۆمەڵە خەڵک تیا بوو بە قوربانی هیچ ئەنجامێکی نەبوو بۆ ئومێدەم کە ئەم جاریان بەڕێز بارزانی ئەم لیژنەیە بە ئاکامی خۆی بگەێنێ کەسانی تاوانبار بە سزای خۆی بگەێنێ و کەسانی کە بەرگریان کردووە لە شنگال و ینی تێکۆشانیان کردو بە پێی توانای خۆیان مقاومەیان کردووە لە شنگال جا هەر پارتی بێ یەکێتی بێ یا پەگە بێ و پەکەکە بێ چی ڕوویدا لە شنگال بە یەک دەر پێم بڵێ بۆیە بچمەوە لای میوانەکەم لە هەولێرەوە شنگال کارەساتێک گەورە ڕوویدا کە زۆر جا لە مێژوودا لە کوردستان ئەم کارەساتانە دووبارە بێتەوە بەڵام بە شێواز و زۆری زۆر باشە کاک سعید کاک بەسوون ئاماژە بەوە دەدا ئەڵێ ئەوەی لە شنگالا ڕوویدا ناکرێ بڵین هەموو پارتیە بەڵکو کۆمەڵێ بەرپرسن کە پێویستە مەحاسەبە کرێن پێویستە لێکۆڵینیوان لەگەڵا بکرێ بەڵام دوورتر خەڵک دەڕوا جێگری لیژنەی پێشمەرگەی یەکێتی لیژنەی پێشمەرگەی پەرلەمانی کوردستان کە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە دەڵێ کەم تەرخەم زێرەڤانی بوو نەک هێزەکانی تر والله خۆی خۆتان دەزانن داعش کوتوپڕ هێرشی کرد نەتەنیا بۆ سەر شنگار بۆ سەر هەموو شوێنەکانی کە کوردستانیە لە پارێزگای مووسڵ و پێشمەرگەی کوردستانیش ئەو کاتە لە دیدی من لە زعفی تیرۆریستانی داعش ئاگادار نەبوو و هەروەها لە هەمان کاتدا هەندێک شت وەکو ئەوەی چەکی هێزی پێشمەرگەی کوردستانیان ڕێکخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان بوو ئەو کاتە حازری نەبوو دوای ئەوە هێزی پێشمەرگەی کوردستان خۆی ڕێکخستەوە و توانی زۆر شوێن لە هێزی پێشمەرگەی کوردستان بگرێتەوە
بەڵێ کاک سعید هێزی پێشمەرگەی کوردستان لە ناوچەی شنگال بوو واتە هەموو هێزەکان بە هێزی مشتەرکی وەزارەتی پێشمەرگە و هێزی یەکێتی و هێزی پارتی یاخود تەنها هێزی پارتی لێبوو ئەو کاتەی کەوتە دەست داعش خۆی هێزی یەکێتیژی لێبوو مەڵبەندی یەکێتیش لێ بوو نهر پارتی بەتەنیا بوو بەڵام یەکێک لە پەرپرسەکان دەڵێ ئەوە زێرڤانی لێبووە وتویانە ئێمە شنگال دەپارێزین بە سەرۆکی هەرێمیان وتووە بەڵام نەیانتوانی مقاومەی چەند سەعاتێ بکەن ئەڵێ هێزەکانی یەکێتی و هێزەکانی تر بۆ پاراستنی بینا و بارەگای حیزبەکەی خۆیان لێ بوون کە چەند کەسێکی کە من نەک هێزێکی گەورە هێزی زێرڤانی لێبووە دەزانی ئەوانەی ئەو جۆرە قسانە دەکەن ناتوانن دڵسۆزتر بن لە پارتی بۆ شنگار بۆ چونکە زۆربەی هەرە زۆری ئەندام و لایەنگیرانی ئێمە شنگاری بوونە زۆر لە بەرپرسانی گەورەی پارتی دیموکراتی کوردستان خەلکی شنگارن لە شۆڕەشی ئەیلولی مەزن شۆڕەشی گولانی پێشکەوت و خواست ئەوانە ڕۆلیان لە ناو بزاوی ڕزگاری خوازی کورد کە پارتی دیموکراتی کوردستان سەرکردایەتی دەکرد هەبووە و پارتی ئەوەی پێی کراویت بۆ شنگاری کردووە لە درێژایی مێژوو ئەوەی پێی بکرێت لەم دوایەش بۆ شنگار دەیکات و شنگار لەدەست پێشمەرگەکانی کوردستان ئازاد دەبیت بەڵام ئەم کەوتنە شتێک کاک سعید ئەم کەوتنە یعنی بەشێک لە بەرپرسان دەڵێن ئەم کەوتنە کەوتنێکی مفاجئ نەبوو یعنی باشە ئێوە درکتان بەوە نەکرد کە شنگال ڕوبەڕووی مەترسیە بێتەوە بە حیزبەکەی خۆتان نەوت داعش بە هێزێکی توند و ڕقەوە هاتووە بە ئاسانی مووسڵی چنکە و ئێستا چەکی باشی پێیە چەکی ئەو فرقانەی لەوێ بوون دەست داعش کەوتووە ئەی ناکرا بە حیزبەکەی خۆتان بڵێن کە داعش مەترسیە بۆ ئەو درکەتان نەکە یاخود ئەو مەترسیەتان نەگەیان بە سەرۆشی حیزبەکەتان دەزانی کاک محەممەد من طبعا لە شنگار نەبوومە من لە لقی چواردەی پارتی دیموکراتی کوردستان بووینە ئەو کاتەی کە هەموو مووسڵ گەمارۆ درابوو لەلایەن تیرۆریستانی داعش ئێمە آخر کەس بووینە کە بارگای لقی چواردەی پارتی دیموکراتی کوردستان سەحبمان کرد و لەوێ نەمان هێشت هیچ کارەساتێکی مرۆییش ڕوو بدات دواتر هاتینا ناحیەی باشووک ئێستش لەسەر چیایەکانی باشووکین بەرگری لە خەلک و بەرگری لەو منطقەیە دەکەین و هەر کاتیش ئەمرمان پێ بکرێت توانای ئەوەمان هەیە چەند سەعات مقاومە کرا لە شنگال چەند سەعات مقاومە کرا لە شنگال شنگار من لەوێ نەبووم کاک بەڵام وەکو جەنابەت کارژێڕی لقی پارتی لە مووسڵ ئاگاداری تۆڵی ئێمە ئاخیر کەس بووین کە لە مووسڵ پاشە کشەمان کرد بەڵام ئەکرێ پێمان بڵێ چەند سەعات لە شنگال و ناوچانە مقاومە کرا باز لەوە دەکرێت هیچ مقاومەیەک نەکراوە بە ئاسانی تەسلیم کاک سعید باز لەوە دەکرێت هیچ مقاومەیەک نەکراوە بە ئاسانی تەسلیم کراوە تەنانەت یەکێک لە بەرپرسەکان لەم بەرنامە و ئاماژەی بۆدا کە شنگال فرۆشەوە بە ئاسانی تەسلیم کراوە مقاومەی تیان نەکراوە تا ئێستاش مقاومە هەیە لەسەر چیایەکانی شنگار پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستانی تێدایە دەوروبەری شنگار پێشمەرگەی تێدایە هەر لەو نێزیکانە خۆتان دەزانن ڕەبیعا لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستانەوە ئازاد کرا زۆر شوێنی دیکەش لەو نێزیکانە ئینشاءالله ئازاد دەکرێت و خەڵکی شنگار بە سەربەرزی دەگەڕێنەوە شوێنی خۆیان و ئەوانەی کە دەیانەوێت بەڕاستی تۆهمەکان و بخەنە سەر پارتی لە داهاتوو بۆیان دیار دەکەویت کە پارتی شنگار ئازاد دەکات و پارتی زیاتر خەمخۆری شنگارەوە پارتی زیاتر ئیشی بۆ شنگار کردووەوە پارتی شنگار جیا لە کوردستان نابینیت باشە کێ تۆمەتەکان بۆ پارتی دروست دەکات کێ ئەم مەوزوعی وا گەورە کردووە بەرامبەر پارتی والله من نازانم ئێستا جەنابەت باز دەکەی ئەگەرنا کەسێکی ئەوهام نەبیستووە کە بەرامبەر ئێمەیان من بینی بیم تۆمە بۆ پارتی دروست بکە یان هەندێک لە فەیسبووکە یان لە شوێنێکی دیکەیە کابرایەک بە ناوێکی نەخوازرا و یان بە ناوێکی مستعار شتێک دەنووسیدەوە ئەوە غێر مەوزوعە بەڵام کە ڕاستە و خۆ کاک سعید بەڵام ئەمە لەسەر فەیسبووک نییە کاک سعید جێگری لێپرساوی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێ شنگال فرۆشرا ئەندامێکی سەرکردایەتی حیزبەکەی خۆتان ئاماژە بۆ دەدا ئەڵێ کاتێک ئێمە لە شنگال پێشمەرگەشکان حیزبەکەی هاوپەیمانمان شایی دەکرد ئەمە تەنها لە فەیسبوک نییە بەرپرسێکی گەورەیە دەڵێ پارتی لە بەرامبەر خەڵکی شنگالە شەرمەزارە ئەمە خۆ تەنها
گەنجێک لە فەیسبوک نەینووسیەوە خەڵکی تریژ نووسوێتی وە سەرکردایەتی حیزبەکانی تریژ ئاماژە بۆ دەدەن. من بە پێچەوانە دەبینم پارتی بەرامبەر خەلکی کورد خەلکی شنگار و خەلکی هەموو کوردستان سەربەرزە. پارتی دەریایەک لە خوێنی بۆ کوردستان و بۆ خەلکی شنگار و بۆ هەموو خەلکێک ڕشتووە. ئێستاش پارتی دیموکراتی کوردستان و خودی جەنابی سەرۆک فەرماندەی شەڕەکانی دژ بە داعش دەکات و توانیوێتی سەرکەوتنی گەورە بەدەست بینیت. گەورەترین سەرکەوتن کە بە حکمەتی جەنابی سەرۆک بەدەست هات ئەوە بوو کە ئێستا هەموو دنیا هاودەنگە لەگەڵ هاوکاری کورد بوویتە دۆستی کورد، یعنی ئەوە دەستکەوتێکی گەورەیە بۆ کورد زۆر تۆلەی شنگاریش دەکرێتەوە. زۆر باشمان کاک بێستون، یعنی شوێنێک کەوتووە ناوی شنگالە زومار و پێشتریش مەخمور. ئەم شوێنانە بۆ ئێمە تەنها حیزبێک بۆ تۆمەتبارکەین کە ئەم حیزبە بەشدار بووە و لەبێ بۆ زۆری نەبووە. داعش کت و پڕ هاو، داعش لە پڕا هاو، داعش هێزێکی تونند و ڕق بوو. یعنی ئەم تۆمەتبارکردنی پارتی هەدەف لی چییە؟ خۆ تەنها پارتی مەسوول نییە لەوە، هەموو حیزبە سیاسەکان مەسوولن لە کەوتنی شوێنێک و لە شکستی شوێنێکە هەموو حیزبەکان بەرپرسن، سەرکەوتنیش هەموو حیزبەکان بەی خۆیانە بێ بزانن. خۆی لێرەدا شتێکەیە کاک محەممەد، ڕاستە پارتی مەسئولیەتی یەکەمی هەبووە لە شنگال لە مەخمور لە شوێنانە، بۆیە مەسئولیەتی یەکەم گوتە سەرشانی ئەو جا لە نەبرنی مەدفعی و چەکی قورس بۆ ئەم ناوچانە لە کەمتەرخەمی مەسئولەکانیان لە ئیدارەدانی پێشمەرگە هەدەفی داعش بەرەو بەغا بوو، بەڵام لە پڕا پێچی کردەوە بەرەو کوردستان. بەڵام لە بیرمانە ئێمە وەزارەتێکمان هەیە پێڵم وەزارەتی پێشمەرگە. ئەی ئەم وەزارەتە ڕۆڵی چی بووە؟ ئیشی چی بووە لەوەکانە؟ ئایا وەزارەتی پێشمەرگە بەس ئەبێ دانیشێ و سەری شەڕەکە بکات؟ ئەی ڕۆڵی وەزارەتی پێشمەرگە لێرەکان چیە؟ لەگەڵ وەزارەتی پێشمەرگە لە چی پێکاتوە؟ لە برادرانی پارتی و لە برادرانی یەکێتی پێکاتوە. یعنی خۆ لە پارتی پارێزگاران پێک نهاتوە، لە حزبێکی تر پێک نهاتووە. زۆری چەکدارەکان هێزی پێشمەرگە ئەمڕۆ یەکێتیان پارتیە. ینی دەبێت مەسئولیەتی تاریخی لەسەر شانی ئەم دوو لایەنە سیاسەیە. ئەگەر لە جەلەولا ئەم شکستەی کە لە جەولای ئەم پاشەکشەیە شکستەیە هەرز ناوێت تۆ لێ دەنێ مەسئولیەتەکەی کەوتە سەر ئەستۆ یەکێتی نیشتیمانی کوردستان، وەکو چۆن لە مەخمور، لە گوێر، لە شنگال، لە زومار کەوتە سەر ئەستۆی پارتی دیموکراتی کوردستان. لەبەر ئەوەی وەزارەتی پێشمەرگە تا ئێستاکانەش وەزارەتی دوو حیزبی سیاسیە یەکی نەگرتووەتەوە، یان تەشکیلەیەکی سەربازی ڕووی هاوشێوەش بوو لە جەلەولا. تقریبا هاوشێوەی جەلەولاش بالفعل ینی هیچی وای فەرق نەبوو. جەلەولایە دوو مانگ شەڕکردن، کۆمەڵە خەڵکی زۆر تیا شەهید بوو بۆ قوربانی، کۆمەڵە زۆر کەس تیا بوو بەدیل، ینی مەساریفێکی زۆری مادی لەم قەیرانە ئابوورێکی ئێستا لە هەرێمی کوردستاندایە. تۆ بە ئاسانی پاشەکشە بکەی، ینی مانای ئەوەیە داعش هێزێکی بەهێزە، هێزی پێشمەرگە هێزێکە پێویستی بە ڕێخستنەوەی زیاتر هەیە. کاک محەممەد ئەم ڕێخستنەوەیش لەبەرەوەی ئەمڕۆ یەکێتی و پارتی مەسئولیەتی تاریخیان هەیە، مەسئولیەتی عسکەریان هەیە، وەخوان لە خەباتی شاخیان هەیە و زۆری ینی جونگە سیاسی و عسکەری و دارایەکانی ئەم وڵاتە لەدەست ئەواندا ئەبێ ئەم مەسئولیەتە ئەمان هەڵیگرن. جا لێرە چییە؟ لەوانەیە هەم مەسئولیەتەکەی نەکەوتە سەر یەکێتی یاسە پارتی، لە ناو یەکێتی و لە ناو پارتی سەر ئەو مەسئولانەی کە کەمتر خەمن لەوێکانە ئەبێ شنگال و ئەوەی جەلەولا ناوەنەی پاشەکشێ و شکست یان ناویشتی بۆ دۆزیتەوە. بە تایبەتی ئەمە مەلەفەکەمان مەلەفی شنگالە. من ناڵم پاشەکشە هیچ فەرقی نییە لەگەڵ شنگال، بەڵام شنگال شتێکێ بە ئەمە چی ڕوویدا لە شنگال ئەکەوێتە منتیقەیەک، ئەکەوێتە منتیقەیەکەوە لە 120 کیلۆمەتر خواری و مووسڵە لەوانەیە بە کۆمەڵی عشیرەتی عەرەبی محاصەرە کرابن، دەورە درابن. ئەمە لەوانەیە کە لە هۆکارەکان هۆکارێکی تریان کەمتەرخەمی مەسئولەکانی ئەوێکانەیە. بەڵام لە جەلەولا هەمان هۆکار هەیە، بەڵام هۆکارەکان زەعیفترن. باشە ئەوەی شنگال شکستە پاشەکشەیە چییە؟ ئەکرێ بڵێن پاشەکشە، بەڵام دوای پاشەکشە شکستێک و کارەساتی گەورەی لێکەوتەوە. باشە ئێوەکو پارێزگاران باسی ئەوتان کرد کە بەتەما بوون وا بڵاوکرایەوە کە هێزێک بنێرن بۆ شانبەشانی پێشمەرگەکانی تر بجەنگن بۆ ڕزگارکردنی شنگال. چێ ڕێی گری بوو لەو هێزەی کە بینێرن؟ ئێمە وەکو بەرپرسیارەتێکی مێژووی هەرچەندە برادرانی پارتی دیموکراتی کوردستان کێشەی سیاسی و تەنانەت کێشەی عشایریشمان هەیە لەگەڵیاندا، بەڵام ئەوەکو پارتی پارێزگارانی کوردستان من لێرە قسە ئەەکەم داواکراوە بەڕسمی وابزەم لە بەڕێز کاکەریم جومعە بووە داواکراوە بەڕسمی کە پارتی پارێزگارانی کوردستان لەبەرەوەی عشێتی سوورچی لەم لە عشێتی گەورەیە چەکداریە زایدان پێشمەرگانی کە لێرە
پاسەوانی بارگاکان دەکەن و خەڵکی ترمان هەیە لە سلێمانی و لە دەوروبەری ینی هەموو چێشە ململانی سیاسەکانمان وەلا ناوە کە بەشداری ئەم شەڕە زۆربەی شەکدارەکان کە بەشداری ئەو ئازادکردنە بکەن سەر بە عشیرەتی سوورچی بوون دەکرێت نیوە بە نیوە بێت بەڵێ بۆیە پارتی ڕێگەی بڵێ ینی ئەمە خۆی ئەمە لەگەڵ برادرانی پارتی دیموکراتی سوزان ئەمە کێشەی سیاسیمان هەیە کێشەی چۆن دەڵێ خوێنمان هەیە لەگەڵیاندا ینی بەشێک لە کێشەکە چارەسەر و بەشێک لە کێشەکە ماوەتەوە ینی ئەمە ناکرێ هێندێک شتێ ئەوە باسانی لە بەرچاوی نەگریت چکە مەسلەی منەتەوەی ئیش هەستی نەتەوەی هەستی نیشتمان پەروەری ئەبێ لە پێش هەموو هەست و بەژەوەندەکانی ترمانەوە بێ کە پارێزگاران داوای کرد عفوم کرد داوای کرد لە برادرانی پارتی دیموکراتی کوردستان مەسەلە بەرپرسیارەتێکی مێژوویی بوو ئەمە کێشە سیاسی هەموو کێشەکانمان وەلانە بۆ ئەوی بەرگری لە خاچی کوردستان بکەین وەکو هەستکردن بە مەسئولیت باشە ئەم شەڕفرۆشتنی ئێستا ئێوە بە پارتی ئەگەڕێتەوە بۆ باگراوەندە عشایری و شەڕ عشیەتی کە لە بینی سوورچی و بەرزانیە هەبووە ئێمە شەڕ بە پارتی نافرۆشین ئێتۆڵی پارتی لەوانەیە کێشەیەکی سیاسیمان هەبێ باشە لەم کاتێ ئەوروژاندی قسێ بکەم لەم کاتێ ئەوروژاندی مەلەفێکی وەکو کەڵک و مەلەف خوێنمان هەیە لەگەڵ پارتیە ئێوەش خوێنتانەیە لەگەڵ پارتیاخ و لەگەڵ عشیەتێکە لە ناو پارتێکە بەرزانیە دەکرێت هەردوو شوێکێ لەلایەنە سیاسەکەی پارتی بارێزگاران بۆتە کۆمەڵ زەرد و زیان و قوربانی زۆری داوە بەڵام لەوانەیە وەکو عشیرەتیش کۆمەڵە قوربانی خوێندرا بێ باشە ئەمە مزایدەکردن نیە ئێوە ڕێتان پێ نەدراوە کە بچن هێز بنێرن بۆ شنگال لە کاتێکا خۆش دەڵی پێویستە وەزارەتی پێشمەرگا هێزەکانی یەک بخاتەوە ئێمە هەوڵمانەوە کۆمەڵێت چەکداری عشایر بنێرین ئەو ناوچێ یعنی ئەمە چۆن تەفسیرەکەی لەلایەک وڵی ئێمە چەکدارمان هەیە وەکو حیزبێکی سیاسی لایەک وڵی وەزارەتی پێشمەرگا بۆیە بەم کارە ئەزانسی ئەگەر وەزارەتی پێشمەرگا وەزارەتی تۆکمە بەهێز بێت پێویست ناکە حیزب لەم وڵاتە چەکداری هەبێت جگە لە پاسەوانی بارگاکان بێ باشە هێزێکی ڕێک و پێک و خاوەن دیسپلین بێ پێویست ناکە پارتی پارێزگاران یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان ئیلا لە ئاخری هێزی سەربازی هەبێ ئەگەر ڕاستیمانەوێ ئەبێ ئەم وەزارەتە سەرپەرشتی هەموو هێزە چەکدارەکانی کوردستان بکات باشە کاک بێسوون ئێمە وەلای تۆ کاک سعید ئێمەی ئەوان دەڵێت کۆمەڵێک چەکدارمان هەیە دەمانەوێ بینێرین بۆ ئازادکردنی شنگال بەڵام بە حکمی ئەوەی بەشێک لە چەکدارەکان زۆرینەی چەکدارەکان عشرەتی سوورچین پارتی ڕێگای نەداوە بەشداری ئەو شەڕە بکەین پارتی ئەو قەزیە بە قەزیەکی عشائری نازانیت طبعا قەزیەیەکی نەتەوەیە و لە هەمان کاتدا قەزیەیەکی ئینسانیە پارتی ئێستا لە شوێنی هەموو جیهان شەڕی تیرۆریستانی داعش دەکات و سەربەرزەش بەو شەڕەکە کە دەیکات و قوربانیەکی زۆر دەدات ڕێگایشی لە کەس نەگرتووە کە بێن شەڕی تیرۆریستانی داعش بکەن و مەوزوعەکە بەڕاستی پارتی مەسئولیەتێکی مێژووی خستۆتە سەرشانی خۆی و هیچ کاتیش لە ژێر مەسئولیەتە لە ژێر ئەوەی کە خزمەتی مەسەلەی نەتەوەی کوردی بکات پارتی خۆی دوور نەخستۆتەوە و بەردەوامە لەوەی کە قوربانی بۆ ئەو میلەتە دەدات لە هەر لە منطقەی خازر بگرە تا دەگاتە منطقەی شنگار و هەروە منطقەی جەلەولاش ئێمە بە کوردستانی دەزانین ئەوە نییە کە نەمانەوێت لەوێ خوێن نەڕێژین پارتی حازرە لە هەر بستێک بەستەکانی خاکی کوردستان خوێن بڕێژیت و حازر نییەش مساومە بکات لەسەر بستێک لە خاکی کوردستان بەڵام لە شەڕدا ئێمە پێویستمان بە چەکدارێ زیاترە پێشمەرگەیە زیاترە خۆڕاگرێک زیاترە ئەوەڵێ ئێمە وەکو پارتی پارێزگاران وەکو حیزب ئامادە بووین چەکدار بنێرین هێز بنێرین بۆ هاوکاریکردنی برا پێشمەرگەکانمان لە شنگال بۆ ئازادکردنی شنگال باشە بەڵام ئەڵێ بە حکمیەوەی ئێمە سەر بە عشرەتی سوورچین و بەشێک لە چەکدارەکان عشرەتی سوورچین پارتی ڕێگر بووە لە بەردەممانە چکە کێشەی ئێمە کێشەی خوێن بە خوێنە لە نێوان پارتیدا من تەسەوەر ناکەم و ئاساسێکی لە بووە بیت قسەکانی کاک بێستون ڕێزم لە بۆی هەیە زۆربەی هەرە زۆری عشیرەتی سوورچی پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستانن ئێستا لە بەرەکانی جەنگ شەڕ دەکەن دژی تیرۆریستانی داعش و وەکو خۆتیش دەتوانی بێی ببینی کە عشیرەتی سوورچی چ قوربانیەکی داوە بۆ ئەو مەوزوعی شەڕی تیرۆریستانی داعش و حازر بووە بە مال و بە
چەکداری خۆشیان شەڕ بکەن دژی تیرۆریستانی داعش و زۆربەی هەری زۆریشیان دۆست لایەنگیر و ئەندام و بەرپرسنیش لە ناو ڕێکخستنەکانی پارتی دیموکراتی کوردستان ئێمە خۆمان لە عشیرەتی سورچی لە هیچ عشیرەتێکی کورد دوور نەخستووە و قەزیەکەش بە قەزیەکی عشائری نابینین. پارتی دیموکراتی کوردستان جەنابی سەرۆک قەزیەی کورد گەورەتر لە قەزیەی عشیرەتێک دەبینیت بە قەزیەیەکی نەتەوەیی گەورە دەبینیت. جەنابی سەرۆک خەمخۆری هەر چوار بەشی کوردستانە و هەتا مەوزوعی کۆبانی کە هاتە پێش جەنابی سەرۆک بەیانێکی دەرکرد. بەڵێ ویستی قسێ بکەیت لەسەر قسەکانی کاک سەعید. بەڵێ کاک سەعید جان دەتوانی بۆ زانیاری زیاتر لە کاکەریم جوعە بپرسی بۆی قسەکانی مندا چەند ڕاستە یاخود ناڕاستە. ئەمە یەک دووەم ڕاستە جەنابەت ڕاست دەکەی لە یەکێتیش و لە پارتیش و لە پارێزگاران چەکداری سوورچیش هەیە و جافیش هەیە و شیلانەش هەیە و ئەنواع عشیرەتدا هەیە. بەڵام ئەوەی کە ئێمە داوامان کردو وەکو پارتی پارێزگارانی کوردستان و لایەنێکی سیاسی داوامان لە بەڕێستان کردو لە پارتی دیموکراتی کوردستان کردووە. زۆر باشە کاک بێستون. بەڵێ باشە ئێمە بۆ ئەمەش دیوێکی تر لێک نینەوە لە دوای کەوتنی شنگال لە دوای هەرچیەکی ناو بنین ئەوەی لە شنگالە ڕوویە مقاومە نەکرا کەوتن بوو غافڵگی بوو هەر شتێکی ناو بنین بەڵام کوردستان بوو بە مەرکەزێکی نێودەوڵەتی لە دوای کەوتنی شنگالەوە لە دوای شنگال کاتێک داعشەکان هات و شنگالیان کرد سەرۆکی فەڕەنسا لە فڕۆکەخانەی هەولێر بینیمان مارشی عێراقیمان گوێ لێ بوو وەزیری بەرگری ئەڵمانیای وا تا ڕووکردنیی گەورەی نێودەوڵەتی هەبوو یعنی شەڕی تیرۆر شەڕێک نییە هێزێک دەرەقەتی بێ وڵاتێکی گەورەی وەکو ئەمریکا لە شەڕی تیرۆرە هەندێک جار هەست بە شکستی خۆیەکە هەتا باز لەوە دەکرێت کەوتۆتە ناو زەلکاوی ئەفغانستان و عێراقەوە لە شەڕی تیرۆرە یعنی خۆمە شەڕی تیرۆر شەڕی هێزێک و حیزبێک نییە شەڕێکی نێودەوڵەتی گەورەیە. بەتاکید دەکرێت بەم دیوە جوانەشە باسی ئەوەش بکەین کە هەرێمی کوردستان دوای گرتنی شنگال و ینی کۆمەڵە مەخمور و ناوچەکانی تر بوو بە ینی پێگەیەکی نێودەوڵەتی لەوانەیە اعتیباری زیاتر پەیدا کرد بێ و لەوانەیە هاوکاری نێودەوڵەتی لەمە دوا زیاتر بێ ئەمە داهانێکی ئیجابی چاکە ئەمە دەستخۆشیان دەکەین لێ دەکەین هیوادارین ئەم هەنگاوە جوانانە بدینین بۆ ئەوی بتوانین هەمومان دڵخۆش بین لە پێناو یەکێتی نەتەوەییمان لە پێناو پاراستنی خاچی کوردستاندا ئێمە هەرگیز لەگەڵ ئەوە دانین شتی جوان بەناشرین بۆ بەزیرەکێکی سەرکردایەتی سیاسی کورۆ بە تایبەتی سەرۆکاتێرم لێکنینەوە کە وەکو مغناتیز کۆمەڵی وڵاتی ڕاکێشا بۆ شەڕی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر یعنی بۆ ئەم دیوە ئێوە ناخوێنەوە تەنها دیوێکی خوێنەوە کە لە شنگال فرۆشرا خیانەت کرا وا ئێمە ناڵێن ئەمە هەردوو دیوەکە ئەخوێنەوە باش بەڵام ئەوەی کە ئەمن ئەبینم ئێستا ئەزێواقع من ئاوارە ئەبینم من کتانی فرۆشراو ئەبینم من کۆمەڵی خاچی کوردستان من بەداجی کراوی من لەگەڵ ئەوەی کە ئەملانە باشەکەم ئەو لایەنانش ئەبینم من کۆمەڵی ئاوارە ئەبینم لەژێر دار و پەردوو لەژێر دارن لە دهۆک و کۆمەڵە ناوچەی تر من ئەوانش ئەبینم بەڵام لایەنەکەی تریش ئەبینم لەوانەیە لەم شەڕەیە کە چەند قوربانیماندان لەوانەیە ناڵم ئەوەندە ئیسفادەمان کردو بەڵام لانی کەم یعنی ڕوویای نێودەوڵەتیمان بەرامبەر هەرێمی کوردستان گۆڕیوە بەڵام هەرگیز ناگە بەوەی کە منداڵێک لە تینوان قنچێلەچایەک هەرگیز ناگە بەوەی کە ینی ماڵێک لەژێر دارێکە لەژێر باران نابێت بەڵام هێزێکی ژەیە هێزێکی تیرۆرە هێزێکی عقائیدی توندە ئامادە بنیە باوەڕ بە هیچ بەرامبەر و هیچ کەسێ بکە هاتووە ینی خۆ بۆ ئەم دیوە نەخوێنینەوە کە هاتووە لە پڕا بۆ غافڵگیر بۆ شنگال کەوت یعنی تۆ هیچ حیزبێکی سیاسی حەزەکە شارێک بەدەستیەوە بێ لە دەسیبە ناوچێ بەدەستیەوە بێ لە دەسیبە حەز ناکە قسەی مەشە سەر ئەوەیە چێ کەم تەرخەم بووە هۆکارەکەی چییە؟ ئێوە من لیژنەی بۆ دروست کراوە ئاخر لیژنەکە ئەبێ لیژنە قوربانیەکان ژمارە قوربانی قەبارە قوربانیەکان گەورەیە لە کوشتن لە ئەنواع لە ئاوارەبوون ئەکرێ ئەم لیژنە چالاکتر باشە شنگال بەدەستشێوە بوو پێکرێ سەرۆکی هەرێم چێ هێزی یەکەم و کۆنتترۆلکراوی ئەو ناوچەیە بەدەستیەوە بوو کۆنتترۆلکراوی ئەو ناوچێ هێزی یەکەمی ئەو ناوچەیە کوێ بوو؟ لە ڕووی حکمی ئیداری و سەربازی برادرانی پارتی دیموکراتی کوردستان بەڵام بەدەری سعید قسەی هیچ حیزبێک ئامادەیە شارێکە بەو شێوەیە خۆی کۆنتترۆلی کردووە و هێزێکی گەورەی لێ هەیە و تۆڵی هێز یەکەم بۆتیایە و کۆنتترۆلی هەموو جومگەکانی کردووە بە ئاسانی تەسلیمکە کاک محەممەد من لە سەردا قسەکانیشم باسی ئەوم کرد مەرز نییە هەموو پارتی دیموکراتی کوردستان مەسئولیت بێت لەم شکستەی شنگال ئەوانش مەسئولی سەربازی و ئیداری و سیاسی شنگال بوون جاکەم تەرخەم بوون
هێزی چەکداری پێویستانە بەردەستانە بووە بڵێن چەکی قورسیانە بەردەستانە بووە هێزی داعش بەقەوەتر بووە ئەکرا پێشتر یعنی لە ڕێگای کۆمەڵی دەستگای ترەوە پێشتر ئامادەکاری بۆ کرابە بۆ مەرز نییە بەو لیژنەیە هەیە ئومێدەوارم ئەم لیژنەیە بەڕێز بارزانی ینی بەجددی ینی وازام زۆر بەجددی شکارەکە بە هیوادارم ئەم لیژنەوە لیژنەکانی تر نەبێت دەرئەنجامێکی باشی هەبێت بۆ ئەوەی بتوانین دڵی شنگالەکان خۆشکە و دڵی خەڵکی کوردستان خۆشکە ئومێدێک گەڕێتەوە کە چیتر لیژنە و لیژنەکاری وەکو زۆر باشە کاک سعید ئێوە وەکو پارتی ئومێدتان هەیە بەو لیژنەیە کە کەم تەرخەمەکان مەحاسەبە بکرێ تۆ خۆت کەم تەرخەم نەبووی هەڤاڵێکت لە تەنیشتۆ کەم تەرخەم بووە ئومێدت هەیە یعنی کەم تەرخەم و دڵسۆز بەیەکەوە مەحاسەبە نەکرێن و بەیەکەوە دڵسۆز پاداش بکرێتەوە کەم تەرخەم سزا بدرێ ئومێدت هەیە بەوە ئەم لیژنەیە ئەوە بکە ئێمە بڕوامان بە عەدالەتی جەنابی سەرۆک بارزانی هەیە طبعا ئەو لوجنەیە کاری خۆی دەکات و نەتیجەی باشیش بەدەست دێت و جەنابی سەرۆک بارزانی بە نسبەت ئێمە کە پارتینە مەرجەعە و هەر قەرارێک ئەو بدات ئێمە بە دڵ و گیانە و قەرارە قبول دەکەین و بە عەدالەتیشی دەزانین و پێویستەش حیزب و یان ملەتیش مەرجعی هەبید و جەنابی سەرۆک تەنیا بۆ پارتی مەرجع نییە ئەمڕۆ کە سەرۆکی هەرێمی کوردستانە سەرۆکی کووردە و بێگومان ئێمە بڕوامان بە عەدالەتی جەنابی سەرۆک هەیە و لەو بڕوایە داینە بەلێ نەتیجەیەکی باش باشە کاک سعید لەو عەدالەتە تا خاڵ یەکەم و دۆم و سێم چی بۆ مەسە بۆ ئەم مەلەفە چی وروژێنراوە لە مەلەفە ئەو کەسانە بانکراون قسەیان لێوەرگیرێک کە کەم تەرخەم بوون لە کەوتنی شنگالدا دوور خراونەتەوە لە ئیشیان یاخود خراونەتەوە ئیشێکی تر دەزانی کاک محەممەد من جاری دیکەش پێتم گوت من لە شنگار نەبوویمە معلوماتێکی زۆرم لەسەر بەڵێ جەناب لە شنگال نەبووی من سیام نەکردووە لە شنگال بوویانە کاک سعید کاک سعیدجان ئێمە ئەڵێین تۆڵی ئێمە باوەڕمان وەکو پارتی بە عەدالەتی سەرۆکی حیزبەکەمانەیە کە 100% بەڕێز مەسعود بەرزانیە سەرۆکی هەرێمی کوردستانیشە ئەمە تا ئێرە باش من دەڵێم تا ئێستا هیچ کراوە بۆ ئەم عەدالەتە بۆ نمونە یەک دوو سێ چوار کەس بانک کرێت بۆ مەحاسەبەکردن دوور خرێنەوە سڕ کرێن لێکۆڵینەوەیان لەگەڵا بکرێت بۆیە کەسانێک کە کەم تەرخەم بوون سزا بدرێن کەسانێک کە دڵسۆز بوون پاداش بدرێن یعنی خەڵک وتراوە بینراوە کە بانک کرێ و مەحاسەبە کرێ تۆکو کادریشی پارتی خەڵک بینراوە بەێ خەڵک بینراوە بان کراوە تحقیقی لەگەڵ کراوە بەڵام ئەنجامی لێکۆلینەوە تەواو نەبووە کاتی ئەنجامی لێکۆلینەوە تەواو بۆ ئەو کاتە تۆ دەتوانی بڵێ بە ئەنجامەکە ڕازی ئەن ڕازینی بەڵام ئێمە کە وەکو پارتی گوتم بە جەنابی سەرۆک بە مەرجع دەزانین و هەر قەرارێک بدات بەلێ پێمان باشە و عەدالەتە و قبولیشی دەکەین زۆر باشە کاک سعید دەبێتیش حیزب مەرجعی خۆی هەبێت زۆر باشە کاک سعید باو پرسیارە تێپەڕێنین ئێستا هێزی پێشمەرگە لە پێشڕەوێکی گەورەدایە ناوچەکانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان وردە وردە داعشیەکان لە پاشەکشێدان هێزی پێشمەرگە لەکوێ نزیک بۆتەوە و ئومێد هەیە بەم نزیکانە شنگال بکەوێتەوە دەستی کورد هێزی پێشمەرگەی کوردستان لە هەموو شوێنەکان سەرکەوتنی باشی بەدەستێناوە سەرکەوتنی باش هێزی پێشمەرگەی کوردستان لە منتەقەی خازر توانی 10-12 گوند لە دەستی تیرۆریستانی داعش ڕزگار بکات و هەروەها توانی لە منتەقەی ناوەران گورزێکی کوشەندە لە تیرۆریستانی داعش بدات ڕەبیعە ئازاد کرا طبعا لە منتەقەی زومار عینزالە ئازاد کراوە ئێستا زومار لە گەمارۆی هێزی پێشمەرگەی کوردستاندایە و ئەو خوتەی کە دانرایە بۆ گرتنی شنگار و هەر شوێنێکی دیکە لە دیدی ئێمە بە زووترین کات هەموو ئەو شوێنانەی کە لە دەست تیرۆریستانی داعش بووە ئازاد دەکرێت و ئەو خەڵکە ئاوارەش دەگەڕێنەوە سەر شوێنی خۆیان بەڵام بۆ ئەو خەڵکانەی ڕخنە تەنیا لە پارتی دەگرن بالایەنە باشەکانیش باز بکەن ئەو شوێنانەی کە جەنابەت گوتت ئازاد کرا هەموو پێشمەرگەکان ئازادیان کرد بۆ ئێستا باس ناکەن کە سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان توانی ئەوەندە شوێن لە تیرۆریستانی داعش بگریتەوە و ئازادی بکات و هەندێک شوێنیش خەڵک گەڕاونەتەوە ئەوێ مەسەلەن ئێستا بۆ نمونە بەنداوی مووسڵ
گرتنی بەنداوی مووسڵ ئاسان نەبوو معجزەیەک بوو کە بەنداوی مووسڵ گیرا ئێستا حدودی 400 مال گەڕاونەتەوە بەنداوی مووسڵ کە ئاوارە بوون یعنی پارتی تا ئێستا قوربانی دەدات 50 سال پێش ئێستاش پارتی قوربانی دەدا هەر لە تەسیسی پارتی تا ئێستا پارتی خۆی مرەشەح کردووە خزمەتی نەتەوەی کورد بکات و بەردەوامیش دەبیت لە خزمەتی نەتەوەی کورد و طبعا بەلاوەمانە مهم نییە یەکێک داخلە دڵە چی دەلێت ئاچی نالێت ئەوە مشکلەی خۆیتی بەلام هەر کەسێکی دیکە کە ڕخنەیەکی ئیجابی یان ڕخنەیەکی بەننا چاکەری لە پارتی دیموکراتی کوردستان هەبوو بێت پارتی دیموکراتی کوردستان بە ڕوحێکی کراوە و بە سینگێکی کراوە وەلی گرتووە. باشە کاک سعید ئەگە دوا پرسیارمەوە بێک ئەو سەرکەوتنانی لەو ناوچانە ڕوویان داوە لە نزیکبوونەوە لە شەنگار لە مەخمور لە بەنداوی مووسڵ تەنها پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستان یان پێشمەرگەی حیزبەکانی تریشی لێبووە بە تایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزەکانی وەزارەتی پێشمەرگەشی لێبووە یان تەنها هێزی پێشمەرگەی پارتی لێبووە هێزەکانی هێشتا دەزانی ئەو فەرق و جیاوازیە لە ناو پارتی دیموکراتی کوردستان نییە. ئەسلەن جەنابی سەرۆک کە فەرماندەی گشتی هێزەکانی چەکدارە ئەمری کردووە کە ئالای حیزبی بەرز نەکرێتەوە لە جەبهەکان و ئێمە ڕۆژێک لە ڕۆژان نەمانگوتووە پێشمەرگەی پارتی هەر دەلێن پێشمەرگەی کوردستان ئێمە دەلێن پێشمەرگەی کوردستان ئەو شوێنانەی ئازاد کردووە بەڵام کە هەندێک نەقد دەگرن ئەو کاتەوە ئێمە جواب دەدەینەوە بەڵام کە بڵێ پێشمەرگە ئێمە دەلێن پێشمەرگەی کوردستان فەرماندەی گشتی پێشمەرگەی کوردستان جەنابی سەرۆک کاک سعید ئەو منتەقەی کە باسمان کرد ئازادی کردووە. باشە کاک سعید هێزی پێشمەرگەی پارتی بەڕێزت خۆت ئاماژە پێدا بەنداوی مووسڵی ئازادکردیان هێزەکانی تریش ئێمە ناڵێن ئێوە جیاکاری و جیاوازیەکەن بەڵام پێمان بڵێ هێزی پێشمەرگەی پارتی و فەرماندەکانی پارتی بوون یاخود هێزی تریش هاوشانی پارتی بوو. ئەمن بەو شێوە وەڵام ئەدەمەوە هێزی پێشمەرگەی کوردستان بە فەرماندەی مەنسوور بارزانی توانی بەنداوی مووسڵ ئازاد بکات. زۆر باشە زۆر باشە و ئێستاش نەتیجەکەشمان بینیوە کە خەڵک گەڕاونەتەوە سەر شوێنی خۆیان. زۆر باشە کاک بێستون دواوتەوە مەلەفێک سەرۆشی هەرێم خۆی گرتوێتێ دەست کە مەلەفی شنگالە و مەلەفێک کە ڕەنگە یەکێک لە ئەندامانی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لەم بەرنامەیە بانگ نێشمان کرد ئاماژەی بۆدا تاکە مەلەفە سەرۆکی هەرێم ئازارە چێژێ پێی ئەمە قسەی ئەو ئەندامی سەرکردایەتیە بوو. پرسیارەکەمان ئەوەیە بۆ لاتان وایە و بۆ چونتان وایە ئەم مەلەفە ناتوانێت بگاتە مەقسەدی خۆی. پارتی ئێستاوە تا لە شەڕێکە دەڵێ بەنداوی مووسڵ بە سەرۆکایەتی فەرماندە مەنسوور بەرزانی ئازاد کرا واتە پارتی لە هەوڵدا ئەو ناوچانە ئازاد کاتەوە کە پێشتر کەوتووە. ئێمە دەرئەنجامی لێژنەکانی ترمان بینی بۆ ئەو کاتی خۆیان هیوادارین ئەم جاریان کە جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان تەداخلی تێدا کردووە بە جددیتر کاراتر ئەو مۆزوعەیەک لای کاتە بۆ ئێمە دڵخۆش بین یعنی دەرئەنجامی ئەم لیژنەیە وەکو لیژنەکانی تر نەبێت بۆ جارانی داهاتوو لە ئایندەدا ئومێدمان هەیە بۆ لیژنەکە. بەڵام ئەم لیژنەیە سەرۆکی هەرێم خۆی بە شەخسی هاتۆتە سەرخەت بۆی ئێمەش ئومێدەوارین جەنابی سەرۆکی هەرێم دەرەنجامێکی باش لە لیژنەیە دروست مەلەفی شنگال مەلەفێک نییە بە ئاسانی دابخرێت داناخرێ بە ئەسەن کاک محەممەد بۆی ئەگەر مەجالم دەیت یەک دێر بڵێ بڵێ داناخرێ لەبەر ئەوەی قوربانی زۆرە و کەیسەکە هەمیشە بە زیندوی دەمێنێتەوە چۆن هەڵەبجە ماوەتەوە بردننی کچانی یەزیدی وە کوشتن و قەتڵ عامکردن تەنیا لە گوندێ 300 پیا و گولە باران بکرێت داناخرێەوە باسانی. زۆر باشە سوپاسی میوانەکانمان دەکەین ئێوەش هەمیشە لەگەڵ NRT بن بۆ تاوتۆکردنی مەلەفە گەرمەکان. سپاسان.